جاران دایک و باوکان منداڵیان فێر ئەکرد بەوەی کە کوڕەکەم کچەکەم سڕیاتی ماڵی مە بە دەرێ، ئەوەی کە لە ماڵی ئەگوزرێ نابی باسی بکەی لە دەرێ. ئەمە پەروەردەی دایک و باوکان بوو پێشتر. ئەمڕۆ دایک و باوکی ئەوڕۆ نەک بە منداڵەکەی ناڵێ، بەڵکو بەخۆی ستریکە کات، نەک نایباتە کۆڵانەکەی، بەڵکو بڵاوێ کاتەوە بە جیهاندا بۆ قاڕەکانی ترێ نێری، بۆ هاوڕێکانی، بۆ خزمەکانی، بۆ خوشکی، بۆ برای، بۆ دۆستەکانی نێریت. لە کاتێکە دەبووە دایک و باوکان سڕیاتیان فێرە کرد، منداڵەکانیان فێر کرد بە سڕیات باز نەکەن، کەسی دایک و باوکان بە خۆیان سڕیاتەکان بڵاوەکەنەوە و منداڵەکانیشان لەسەر ئەوە پەروەرداکرد کە ئەگەر دایک و باوکی ئەمڕۆ تەنها غورفەی نەو ماوە پیشانی خەڵکی بدات، ئاگادار بە ئەو جیلەی کە لە پەروەردەی دەستی ئەو دایک و باوکەیە بەیانی ئەگە غورفەی نەومی بڵاو کردەوە گلەی لێ مەکە، بۆ چونکە دائیمەن منداڵ لەسەر بنەمایی دایک و باوکی ڕوات، لەسەر ئەخلاق و پەروەردەی دایک و باوکی ڕوە، کە دایک و باوکی سڕیاتیان نەما، هەرچی هەیان بە پێشکەشی بە خەڵکیان کردو بڵاویان کردەوە، گلەی لە منداڵەکان مەکە، ئەگەر بەیانی لە لاساییکردنەوە هەنگاویان زیاتر نا، چونکە منداڵ دائیمەن لە لاساییکردنەوە هەنگاو زیاترەنێ. منداڵی فێر نوێژ و ڕۆژی بکە دائیمەن دیقەت بدێ دیندارتر دەرەچن. وەرە منداڵی فێرەوە کە سڕیاتی دەرەوە ماڵەوە باتە دەرەوە، زۆر بە ئاسانی سڕیاتەکەی ئەباتە دەرەوە. ئەمە خراپترین سیفەتە. لە هەما کاتدا ئەوانەی کە بەڕاستی ستریکەکەن با باش بزانن، هەم لە ناوبەری بەختەوەری دڵ و دەرونی خۆیەتی و ئەوی بەرامبەرەکەشی کە لەگەڵێکە بە هەماشێ، بۆ چونکە بەڵگەی باشی ئیماندار ئەوەیە کە دەداخۆلی کاری خەڵکی ناکەوی. بۆیش لە حەدیثێکە کە پێغەمبەر پێمان ئەفەرمێ صلی الله علیه وسلم فەرمێ من حسن إسلام المرء تركه ما لا يعني، بەڵگەی ڕاستی ئینسانی ئیماندار بۆی کە بزانی باشە، بۆی کە تەداخۆلی کاری خەڵکی ناکەوی. بۆچی بزانم من چیشەکەم، بۆچی بزانم چی ئەخۆم، لەکوێ دانیشتیمە، چی یەکەم چی ناکەم، بۆ داستیک لەم نەکەی. هەر عیبە، زۆر عیبە. یعنی ئەتێ من ببمە جاسوس بەسەر خۆمدا و تۆش بکەم بە جاسوس بەسەر خۆتدا، ئەمە بەڕاستی ئەو پەڕی نەفامیە، بەڕاستی ئەو پەڕی دوور لە دینیە، سیفەتێکی زۆر ناشرینی مرۆڤ بە شێوە گشتەکە ئیماندار بە تایبەتی. باشە ئێمە زۆر جار لە چاوی پیس دەترسێن، لە حەسوودیە ترسێن کە من وام کرد بەرامبەرەکەم بەرامبەرمدا کە هەموو شتێکی خۆ پێشکەشی خەڵکەکە کرد، چاکەم خواردەوە پێشکەشم کرد، بڵاوم کردەوە، کافیم خواردەوە بڵاوم کردەوە، سەفەرم کرد بڵاوم کردەوە، لە ناو قیتارە، لە ناو تیارەیە، لە ناو سیارەیە، لە خۆشیەکانە، تەمەن هەر خۆشیەکان بڵاو کاتەوە، کابرا شەڕەکانی ماڵێ بڵاو ناکاتەوە. ئێ باشە بەرامبەرەکەم ئەو کەسم لەوانەیە ئەو کەسەیە چێ خۆشەویستی خۆمە، وای لێکم کە ئەو فڵان کەس بتەقی لە خەفەتانە، کە لە غەمی من، لە خەفەتی من، ئەویش بستە جێگا خۆشەکان بەوەی کە منافەسە من بەرامبەرم بوەسێتەوە. واللهی نەفەرێ هاتوۆتە ئەم حەرەمە پیرۆزە بۆ عومرە هاتووە، بەس لە خەفەتی بەرامبەرەکەی ئەڵێ فڵان کەس هاتیە، من لە خەفەتی فڵان کەس هاتووم، لەبەرێ ئەو هاتیە ئەو چییە من نێم. واللهی نەفەر هەیە ئێستاکە لێرە مەوجودە، بەس لەبەر ئەوە هاتووە کە ئەو کەسە کە سریکی لەگەڵ کردووە یاخۆ لەگەڵی بڵاو کردشتیان ڕەوان کردووە، ئەو هاتیە من چۆن نێم. ێ باشە مە حەجەکە عومرەکە قبوڵ نییە، بۆ چونکە لە بەرخاتی خەڵکی هاتیە.